بابەتی تەوەریەکەم لەگەڵ میوانەکەم تاوتویەکەم کە تایبەتە بە مەترسیە ژینگەیەکان لەسەر هەرێمی کوردستان. چی کراوە؟ چی دەکرێت لە ئێستادا و لە داهاتووە چی ئەکرێت بۆ ئەوەی ژینگەی هەرێمی کوردستان بپارێزرێت؟ بە سوپاسەوە لە ستۆدیۆ خاتو ئامینە ئەحمەدم لەگەڵە کە چالاکە لە بواری ژینگەدا. خاتو ئامینە سوپاس کە لەگەڵەمانی دانیت باش. زۆر سپاس، بەیانی ئێوەش باش، بەیانی بینەرانتان باش. زۆر سپاس. من دەستخۆشیتان لێ یەکەم، دەستخۆشی لە هەموو ستافەکەتانەکەم. بەڕاستی هەمیشە کورسات خەمخۆری ژینگە بووە، بۆیە لە بابەتەکانە هەم بەشداریمان کردو زۆر کات. دەستخۆشیتان لێ یەکەم. زۆر سپاس، دووبارە بەخێربێ. خاتو ئامینە با لەوە دەست پێ بکەین، چیمان کردووە و چی ئەکەین و پلانمان چێ بۆ داهاتوو بۆ پاراستنی ژینگە؟ بەڵێ وەڵاهی طبعاً چیمان کردووە ئەوەی کە بەردەوام ئەیبینین و ئەیبیستین لە کەناڵ و لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە هەموو یعنی ئەوەی کە کراوە بەڕاستی باش بووە، یعنی بەپێی ئەو گۆڕانکاریانەکە هەیە کەشوهەوە، یعنی بەپێی خواستی ئێمە نییە وەکو کەسانی بڵێن چۆنەڵی دۆست ئێمەیانە ئێمە پێویستمان بە زیاتر هەیە. بەڕاستی ئەگە بمانێ بەپێی ئەوەی کە ئێستا مرۆڤەکان بەپێی خواستی مرۆڤەکان بەو شێوەیە نییە، چکە زۆربوونی مرۆڤ لەسەر زەوی پێویستی بە زیاتر خزمەتکردنی ژینگە هەیە. ینی ژینگی ئەبێ بەرامبەر بە مرۆڤێک. بۆ نمونە تا کاتێک کە کەسێک مناڵێک لەدایک دەبێ ئەبێ تۆ تا 12 دارە بۆ ئامادەکردن کە ئۆکسسیژنی باتێ. ئەگەر ئێمە بین بەم شێوە زانستی بەراوردی مرۆڤەکان و ژینگە بکەین ئەبێ بەو شێوەیە بڵێن چی ئەبێ بێت چی بکرێ و چی کراوە. سواز بخوا ئەوەی کە ئێستا ئەیبینین پارکی زۆر باش هەیە کراوە و حکومت بەردەوامە، لایانی پەیوەندیدار بەردەوامە لەوەی کە ژینگەکەی باشکە، بەڵام لەسەر ئاستی چۆن، یعنی بەڕاستی ئەو شوێنانی کە ئەمڕۆ ژینگە ئەتوانین بڵێن ژینگەیەکی باش و لە بارمان ببێت بۆ پێوەرە نییە کە ئێمە بمانەوێت بەڕاستی ژینگە بڵێن لە 25 ئەبینە پێشەوانێ. بۆچی؟ چکە ئەو نەمامە ئەو دارانی کە ئەڕێنری ئێستا لەگەڵ کەش و هەوای وڵاتی ئێمە ناگونجێ. لەبەرەوە بەڕاستی ئەو هەندێک لە نەمامدارەکانیش ئەو ئۆکسسیجین بەو شێوەی کە لە داری خۆڕسکە هەیە، بۆ لە دارە بەنا هەیە، لە داری بەڕوا هەیە، لە داری بڵێن ئەوانی کە خۆڕسکن، ئەو ئۆکسسیژین لەوایە هەیە، لەوایان نییە کە ئێستا ئەو دارانی کە لە وڵاتێکی کەوەیە بلێرە بۆ ئەڕێنن، چکە بەپی هینەکە بەپی کەش و هەوای وڵاتەکەی خۆت، چکە ئێمە وڵاتێکی وشکانیە، وڵاتی شێدارمان نییە. ئەو نەمامەی کە هێنن بۆ ئێمە نابێت، لەبەرەوە ئۆکسسیژنی کەمتر ئەیەتوانێت لەوەی کە زیاتر بە هەندێک لە نەمامەکانی دۆمۆکسیدی کاربۆن ئێنەوە لە باتی ئەوەی ئۆکسسیژن بنەوە. یعنی ئێمە ئەبێ بەپی زانست و زانیاری بەپی ئەو کەسانی کە مختصن بە بواری ژینگە، بە بواری ڕوەک، بە بواری یعنی ئەو هینەی کەتایەتی، ئەو ژینگەی کەتایەتی، ئەبێ ئەمانە دەستنیشانی ئەوە بکەن کە ژینگە بەرەو باشی بەرنیا خۆ بڵێن دە چ ڕێگایەکە و چی باشە بۆ ژینگە بکرێت بۆی زۆربوونی سەوزایی. ئێمە پێویستمان بە پشتێنی سەوزایی هەیە. بۆ نمونە ئێمە لە خواروی سلێمانی بڵێن لە باشووری سلێمانی ئەوانێک کە ئەگەر بگەین لە ڕۆژئاو لە ڕۆژهەڵاتەوانێ ئەتوانین بڵێن لە خۆڕسکی زۆر باشمان هەبووە، بەڵام خۆڕسکی ئێمە ئێستا ژینگەی ئێمە بەرەو بە بیابان بوون ڕوا. بۆچی؟ بەهۆی ئەوەی خواستی مرۆڤەکانەوە زۆرن بۆ شوێنی نیشتە جێبوون و بۆ شوێنی سیاحی. ئەمانە بەڕاستی وای کردووە کە ژینگە بەپی خواستی مرۆڤەکان نەکرێت و لە تمۆحی ئێمە لە تمۆحی ئەو ژینگە پارێزەکانە نەبێت ئەوەی کە ئێمە زیاتر بیر و بۆچونمان لەسەر یاخۆ بە دوواداچوونی باشترمان بۆ کردووە. ئەوەشی کە کراوە بەڕاستی ئێمە پارکی هەواری شار باشترین هەواری شار یعنی سەوزایی لێ بەرهەمهێنراوە، زۆر باش بوو و سوودێکی زۆر ڕێزگار باشی بوو بۆ سلێمانی. پارکی ئازادی خاتو ئامینە، پارکی ئازادی ئەوە هەر زۆر باشە، بەڵام ئەکرێ باشتریش کرێ پارکی ئازادی، چکە بەڕاستی بەپێی خواستی بڵێن ئەو تێچووی کە تایە هەیە بەو شێوەیە نییە بەڕاستی، چکە بۆ لە ڕووی ئەتوانین بڵێن حکومت بەو شێوەیە هاوکاری شوێنەکانی نەکردووە کە سەوزایی زیاتر دابین بکرێ. خاتو ئامینە ئەو شوێنانی کە بڵین مختصن بە ژینگە. بەڵێ خاتو ئامینە باست کرد کە بەشێک لە ڕووەک و
نەمامەکان یان ئەو دارانە بۆ ژینگەی ئێمە ناگونجێ ئێمە کەسانی شارەزامان هەیە کەسانی پسپۆرمان هەیە لەو بوارەیە ئەمە چارەسەر نەکراوە ئێستا وردە چارەسەرەکرێ چکە ئێمە هەندێک لەو ڕووەکانی کە پێشتر حەز ناکەم نایی بڵم چکان لەوانیان دێشت بڵێم خەڵک ینی دڵی بکەوێتە مەترسیێوانێ یەکدانەوەی جۆرا جۆری لێ جۆرا جۆر هەیە بڵێ جۆرا جۆرەکان هەنێ سێ ئێمە داری سەباح مەحمانەیە بۆ شێوەیە ئۆکسسیژینمان نایاتێ لەگەڵەوە شاکە زەوی بشکەکاتەوانێ زیاتر ئاو هەڵامژێ داری هینمان هەیە چۆناڵی زیاتر لە خواری عێراقە لە جنوب ئەڕێنرێ ئەوی شەر بە هەمان شێوەیە ینی بەترسی زۆرە ینی بەڕاستی بۆ شکردنەوەی زەوی و یاخود بڵین زیاتر ئۆکسسیژین بەو شێوەیە کە تەوێت نایەت زیاتر هەندێک لە دارەکان دەمۆکسیدی کاربن زیاتر ئەیەنەوانێ لەبەرەوە بێ بۆیە ئەڵێم زیاتر ئەو کەسانی زیانی زیاترە خات و ئامینە مەترسی و زیانەکانی زیاترە بەڵێ زیانەکانی زیاترە ئەو دارانە زیانی زیاترە لەوەی کە سوودیان هەبێ جا ئێمە ئەتوانین ینی بەقەدەر ئەمە چی بکەین بۆ ئەوەی کە ئێمە خۆمان ئەوەی کە ئێستا زۆر باشە بۆ لە وڵاتی ئێمەیە ئەتوانین لە سەتا بڵین 20 هینمانایەتێ ئۆکسسیژینمانایەتە ئەویش تووە دارەبەنە بڵین بەڕووە ینی ئێستا ئەگەر ئاویشیان کەم ئەوێ خات و ئامینە ئاویان هەر ناوێ بەڵێ ئەمانە ئاویان تو کە کاتێک گەچێتە 20 ساڵوانە ئاوی هەر ناوێ بەریشی هەیە زۆر لە تۆکان ئەتوانم بڵم زڕیتیانە بەریشی هەیە ئەمە سوودێکی زۆریشی هەیە بۆ کاتە لە چەند لایەکەوە سوودی هەیە خات و ئامینە لە چەند لایەکەوە سوودی هەیە بڵێ ئێستا بەری هەیە بەرەکەی سوودی هەیە خۆ دەزانی ینی ئێستا زۆر جارەکەچیتە بازار کیلوی تو بە 8,000 بە 10,000 هی تو شک ینی خەڵک دەتوانێت لەمە ئیسپادی لێ بکە ئێمە ئەگەر بێت و ئەمە بکەین بۆ وڵاتێک خۆمان باشتر ینی زیاتر ئۆکسسیژن لە ساڵ 20 باتێ بۆچی خراپە ینی بۆچی من بچم دارێک بێنم نەمانبێک بێنم کە ئەو پەڕی خراپیە بۆ وڵاتەکەی من و ئاویشی زۆرەوە لەسەر حکوومەت و کولفەی زۆر ئەچێ بۆ لایەنی پەیوەندیدار بە باخچەکان و بە شوێنەکان کە ئەبێ ئەوان لەسەریانە ڕۆژانە خزمەتیان بکەن یاخۆ بڵێ ئایی بۆ دابین بکەن ئێمە لەگەڵەوە شەقیرانی دارایی بەڕاستی وای کردووە کە پارکەکان زیاتر نەکرێن ڕاستی ئێمە شوێنی نیشتە جێبوونەکان ئێستا کە ئەکرێ ستیەکان کە کراوە سەوزایی زۆری تایە بەڵام ئەو سەوزاییە بۆ کات و بۆ فەسڵە ناکرێت ئێمە ئەبێ سەوزاییەک دروستکەین کە بەردەوام لە هەر چوار فەسڵەکە یابێ بۆ نمونە ئێستا ئێمە کە بەداخۆ کە خانوویەک دروستەکەین لە شوێنێکی سیاحی دروستەکەین ینی بڵین بۆ شوێنێکی حەوانەوەمان لە سیتەک و لە شوێنەکانی تری مێرگەپان و لە قەراخ و لەمانە ئەچین 5 دۆنم زەوی تەختەکەین ئەم 5 دۆنم زەویە بەڕاستی ئەمە بێ ئاگاییە لە ینی پەیوەندیدار و لە حکوومەت کە سیستەمێکی کە شتێک نییە یعنی بەرنمەیەکی نییە بۆ ئەوەی کە ئەمە بەو شێوەیە نەبێت ئەمە مەئەساتە بڕۆ لە هەموو وڵاتانی ئەوروپا تەنها خەڵکێک کە ئەیەوێ شوێنی حەوانەوەیەک دروست بکە لە 300 مەتر زیاتری نایەنێ یەک کابینێتیا دروستەکە بچکۆلە دەورەکەشی باخی تیا دروستەکە ئەم باخش ئەبێ بەشی خۆی زرعاتی تیا دروست بکە لە سەوزە و لە هەموو ئەو پێداویستانی کە ڕۆژانە پێویستی پێبێ ئەبێ بەو شێوەیە ئەو شوێنە ئەبێ بەو شێوەیە ئەو زەویە بەکاربێنێ بۆیە ئێمە ئەکرێ حکوومەتی هەرێم لێرە یاسایەک دابنێ بۆ ئەو کەسانی کە زەوی ئەکڕن بۆ شوێنی حەوانەوەیان یا خۆ بڵین بۆ شوێنی سیاحیان کە ئەچن وانی ڕۆژانە خۆمانە چین و هەمانە ئەوانە ناکرێت لە کەسێک 5 دۆنم ئەرز بێنێ تەختیکە هەموو بەڕۆکان لێ هینکات ببڕێتەوانێ سەباح بێحێکم بۆ هینکات بۆ بڕوێنێ یاخۆ بڵین دارێکم بۆ بڕوێنێ کە ئەمە بەرگەی 2 ساڵ ئەگرێ ینی ئەم شتانە نابی ئێمە لە باو باپیرانمانەوە دارەبەن بەڕوو ئەمانە هەر هەیە و هەتا ئێستا بەردەوامە کە خۆی گەورە بۆ مرۆڤەکانی داناوە کە باشترین و لە 150 ئۆکسجین دایەتێ یعنی ئەمە ناکرێت لە ناو بچن بەڕاستی ئەبێ حکوومەتی هەرێم بەرنامەی هەبێ یاسایەکی هەبێ بۆ کەسانی کە زەویەکان بەو شێوەیە بەکارەهێنن خات و ئامینە وەکو چالاکەوانی بواری ژینگە وەکو کەسانی ئەکادمی پسپۆر لە بواری ژینگەدا هیچ پرۆژەیەکتان لەو بارەیەوە پێشکەشی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت حکوومەتی هەرێم کردووە بەڵێ ئێمە خۆمان لەگەڵ دکتۆر ساڵح پرۆفیسۆر دکتۆر ساڵح کە لە بواری ژینگەیە هینێکمان ینی ڕاپۆرتێکمان بەرز کردو بۆ حکوومەتی هەرێم بەڕاستی من لەگەڵ ئەوەی کە چوومە ئەوروپا بینیم
زۆربەی وڵاتەکانی ئەوروپا گەڕان کە بینی باخچەکانیان چۆنە تەنانەت دیواریان بۆ نییانی دیوار دروست بکەن لەناو بینەکان هەمووی بینی ماڵێک بۆ ماڵی هەمووی بە چۆنەڵی بە هین کراوە ینی بە پەرژین کراوە پەرژینی زۆر جوان و ئەوەی کە بڵین سوودی هەیە بۆ مرۆڤ بەمە جیاکراوەوە هەمووشی 300 مترە ئەم 300 مترە هەموو شتێکی تیاکە هەموو سەوزەواتێکی تیاکە بۆ خۆی ئەمەمان ڕوون کردوێتەوانی بۆ پێ یامانە بەلایانی پەیوەندی بەڵام تا ئێستا لەگەڵ پەرلەمانیشە دانیشتنی قسەمان کرد لەسەر ئەوە کە بەڕاستی یاسایەکە بێ بۆ سنووردارکردنی ئەو کەسانی کە زەوی ئەکڕن ینی زەلامێگەی بڵین ئەتوانێ 200 دۆنم بکڕێ هەیە ئەتوانێ 20 دۆنم بکڕێ هەیە دوانێ 5 دۆنم بکڕ ئەم 5 دۆنم ئەم تەنانەت دۆنمێ زۆرە بۆی تۆ بێنیت لەم دۆنمەیە لەو شوێنانی کە ئەو باخەکەی تیا دروستەکە لەو دۆنمە ئەتوانم بڵێم 300 داری بڕیوەتەوە 300 داری بڕیوەتەوە حسابی کە هەر دارێک لە 150 ئۆکسجین دایەتی لە داری هین بڵین ئەمەی کە خۆڕسکە بڵین وەکو بەڕوو وەکو دارەبەن ئەمانە لە 150 ئۆکسجین تایەتێ باشە تۆ بچی وەکو وای تۆ زەلامێ سەر ببڕن ئەبێ حکومت یعنی ئەمە بزانێ ئەمە بکات ناکرێت لە ڕێی بڕیارێکەوە وا بکرێت کە ئەو کەسانی دارە بڕنەوە سزا بدرێن بۆی ئەمە سنوورێکی بۆ دامبرێ لە خاتوانینە دانرا و سزاش نادرێن یعنی مجاریوە هەبووە شەو خەڵک کاتێک کە باخێکی دروستکرد شەو دارێکی بڕیوەتەوە زۆر ئێستا لەو شتانی کە هاتووە ئەو هەندێ مشار هەیە سەڵتی نییە ئێستا بۆی بڕنەوانێ بڕاستی باشە خاتو ئامینە کاتیەوە نهاتووە لە ڕێی سوۆشیال میدیاوە لە ڕێی کەناڵە تەلەڤیزیۆنیەکانەوە یان لە هەر بوارێکی تر بێت هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە کە ئەمە زیانی بۆ ژینگە هەیە ئەمە هاوڵاتیان ئەبێ مەترسیێکی گەورە لە داهاتوو بۆ ژینگەی هەرێم دروست ئەکا زۆر یعنی ئێستا ئێمە ئەبێ حساب لەسەر 20 ساڵی کە بکەین 30 ساڵی کە بکەین ئێمە چۆن ڕوومان بێ لەگەڵ نەوەی داهاتوومانە بڵین ئێمە شتێکمان بۆ ئێوە کرد و یاساکمان بۆ ئێوە دانرا و ئێوە نەوەی پێش ئێوەمان سوودار کردو بۆ ئێوە دەوڵەمەندکەین بەوەی کە تەندروستان ئێوە تەندروست بن و مرۆڤێکی تەندروست بژین ئێمە ئەو شتانەمە بەڕاستیە تا ئێستا شتێکمان بۆ ئەوە نەکردووە بەڵام بەداخەوە ینی من پێم وانی ئەو سەوزایی کە ئێستا هەیە لە ستیەکانە بەو شێوەیە بێکە مرۆڤەکان بۆ جوانیە یعنی بۆ ئەوە نییە بڵین کە ئیسفادەی لێ بکات و بۆ تەندروستی مرۆڤەکان وابێ ئەمە هەمووشی چارەسەری هەیە هەموو چارەسەریە زە بۆ نمونە تۆگەر کەش و هەوا بە زۆربوونی سیارە ئەتوانی تۆ سیستەمی هاتوو چۆچاو بکەیت بە سووتانی خاشا کە هەوا پیس نەبێ و ژینگە و باش بێ ئەتوانی کارگەیەکی یاخۆ بڵین هینێکی ڕیسایکلین دابین لەسەر ستاندی جیهانی بێ ینی لەسەر هینێکی ستاندێکی جیهانی بێ ینی نەگەوەی کە بڵین کەمێک بڵین بۆ نمونە هەموو مادەکان بکاتەوە بە موادی خام یعنی ئێمە هەمووی ئەمانە چارەسەری هەیە ئێمە ئەو مەسلەی بڕۆ لە هەر شوێنێک لە ستیەکانی ئەوروپا داری تایە ئەتوانم بڵێم 20 مەتر چۆ بە ئاسمانە ئەمان ئەچن دارێک ئەڕێنن بۆ ئەوەی شکلی ئەو خانووە کە دروستی کردووە دەرکەوێ یاخۆ بڵێن دارێک ئەبڕێتەوە ئێمە چەندین ساڵە لە باوە باپیرانمانە لەم شارین و هەموو دەستیان هەبووە لە سەوزکردن و سەر شەقامەکانی سلێمانی ئێستا بڕۆ دارێک سەیریکە بە دوواداچوون بکە سیرەکەی ئەم دارە گەورە بۆ لە بەردەمی دوکانەکەش دوکانەکەی جوانەکە هەمش سەیرێکی بنێکی سەر دروست کردووە دارەکە شاردوێتەوە ئەچی بڕێتەوە شەوە چێ دارەکە بڕێتەوە بەڵام ئێمە بێ بزانین لە شوێنی پەیوەندیدارە کێ بە دوواداچوونەکە ئایا ئەو کەسی کە بە دووادچوونەکە بۆ ئەوەی کە ئەم دارە نەبڕێتەوانی یاخۆ بڵێن لە ناو سەوزایی لە ناو نەچی و بەبیا بن نەکرێت ئایا ڕێ نەکەوتۆ لەگەڵەوەی کە ئەم کەسە ئەوێت ئەم دارە ببڕێتەوە ئەبین ئەو کەسانە تەندروستن لەگەڵ ئەو بەدواداچوونەکەن بۆ ئەوەی کە شتی باش بکەن و وەنێڵ ڕێگری بکەن لە بڕینەوە بەڵێ باشە خات و ئامینە سەرباری نیگەرانەکان بەڵام لەگەڵ ئەوەشا بە پێی دوایین زانیاری لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی عراق بەگشتی سلێمانی لە ڕووی سەوزاییەوە پلەی یەکەمی بەدەستێناوە لێرە پرسیارەکەم ئەوەیە ئێمە ئاکرێت لێرە بۆسینی بڵین تەواو ئێمە ڕووبەرێکی فراوانی سەوزاییمانەیە یان وەک خۆت وتە دەبێت کار بۆ داهاتوو بکەین 30 ساڵی داهاتوو 40 ساڵی داهاتوو ڕووبەرەکە زیاتر دراوسەکانیشمانەوە بین بەڵێ بەداخەوە بێ ئێمە بە خەمی دراوسەکان چکە ئێمە ئێستا سنوورمان لەگەڵ دەوڵەتانی ئەقلیمیشە بڵین دراوسەکان وەکو ئێران و تورکیا و ئەمانە چۆن سوود لەوان ببینین خات و ئامینە
بەداخەوە ینی ئەوان ئەگەر زۆر بەشمان سەردانی وڵاتاناکەن بڵێ ئەگەر ئەوان بیانەوێ وڵاتی ئێمە یعنی هەرگیز یعنی ناحەزانی نایانێ وڵاتی ئێمە وڵاتێکی تەندروست بێت چکە بە هەموو پێ ئەو هینانی کە ئەمانی کە ئیبینین ئەو شتانێک کە هاوردەیەکن بۆ وڵاتەکەی ئێمە هیچی یعنی ئەو شتانی کە دروستە بێ ینی تا ئەنێرن هیچی هاوڕێی ژینگەنی هەمووی دژی ژینگەیە ینی ئێمە ئەکرێت سەوزایی ڕاستە بە پێ و سەوزاییکە هەیە ئەبێ شتێکی شکەین بۆ ئەوەی سەوزایەکەمان لە ناو نەچێ ئەبێ شتێک بەرامبەر بەوە یعنی شتێک دابنین کە ئەم سەوزایی کە هەیە زەرەر نهێنێ بۆ نمونە شتێکی هاوردە ئەکرێت لە وڵاتانی ئیقلیمەوانێ شتی ئێمە هەرەوەمانەوە لە وڵاتانی ئیقلیم شتانی کە دروستیەکەن کە بۆمانەهێنن هاوڕێی ژینگە بێ بۆ نمونە جاری وایە شتی مناڵانە کە ئیکڕی بەرگەکەی بە 20 ساڵ ناتوێتەوە لە ژێر زەویە يعني حل نابێت لە ژێر زەویە ئەبێتە یعنی ئەبێتە مادەیەکی نەوتی خراپ زەهر بۆ ناو زەوی بۆ ژێر ئاوی ژێر زەوی کە ئێمە ژیانمان لەسەر ئاوی ژێر زەویە بە هەمان شێوە جنوبی عێراق لە مەترسێکی زۆرایە بە هەمان ئەوەی کە ینی وشکبوونەوەی زەویە لە جنوبی عێراقا لەگەڵەوە شا سەوزایی زۆر کەم ئەڕێنرێ ینی گرنگی نادەن بە سەوزایی ئەمە بێ خەمی ئەوەشمان هەبێ خەمی هەولێریشمان هەبێ خەمی کەرکووکمان هەبێ چکە ئێمە بەڕاستی هەموو ژینگەکان ئەبێ باشکەین ئەنجا ئەتوانین بەپی ئەوەی بڵێن مەڵات لە سا بڵێن ئەوەندە سەوزایی لە دڵخۆشکەرە ینی من سلێمانی بەڕاستی ئەوەن یعنی بۆ پێ ڕاستە یەکەمە لەسەر ئاستی کوردستانە ئەتوانم بەڵم لەسەر ئاستی عێراقیشە بەڵام لەگەڵەوەشە کە من دراوسەکەم باش نەبێ کە ڕۆژانە بردومانم بکات و سەوزایەکەم لە نابەرودار و هەموو دارە خۆرسکەکان ببڕنەوان و لە نای برن کەواتە من مەترسی زۆرم لەسەرەوە بەڵام لەگەڵەوەشە ئێمە ئەلحەمدولیلا ئێستا خەڵک زۆر وشیارە زۆر حەزی لە سەوزاییە بەڵام ئەو سەوزاییە ئەبێ بە پێی ڕێنماییە سیاکانی ژینگەیی بێ ناکرێ من لە خۆمەوە بچم دار بێنم بە پێی حەزی خۆم دارێک بڕوێنم کە زەرری بۆ ماڵ و مناڵەکەم هەبێ لە ناو حەوشەکە کاتێک کە هەڵمێک کە بارانێکە گەرمای یەکلی ئەیە ئەمە بێ بەغاز و بێتەوە بەگشت مناو ژیان بکەوتە مەترسیێوانی ئەمانە هەمووی مەترسیە لەسەر مرۆڤەکان بەڵام ئەبێ مرۆڤ بەپێی هەموو ئەو خواستانی کە هەیەی ئەو زیادەڕەوانی کە لە ژیانە هەیە کەمی کاتەوە لە بەروی ژینگەکەی بپارێزێ ئێمە توانین لە سەوزایی سوود وەربگرین بەپی ئەو ڕێنمایانی کە ڕێمنایی ژینگەیەکە کە ئەو نەمامانە ئەڕێنین چی ئەڕێنین و چەند ئۆکسیژینمانایەت و چەند ئۆکسیدی کاربۆن هەڵەمژێ لەبەرەوە ئێمە بەڕاستی پێویستمان بە کەسانی مختص و زۆر باش هەیە و وشیاری زۆر باش هەیە لە شوێنەکانە کە بەردەوام ڕێکخراوەکان بەڕاستی دەستگیرۆی ڕێکخراوەکان بکرێت چکە ڕێکخراوەکان مەیدانیان لە ناو خەڵکان لە گوند و شار و محافظەکانە بڵین پارێزگاکانە ئەسوڕێنەوانێ ئەڕۆن سەردانەکەن هەمیشە ئەوان بەراوردی ئەوەیان کردووە لەسەر مەسەلەی مەترسی لەسەر ژینگە بۆیە ڕێکخراوەکانە بێ دەستگیری بکرێ بێ هاوکاری ڕێکخراوەکان بکرێ بەڕاستی چکە ئەوان هەمیشە لە خەمی ژینگەیان و ئاگاداری سەر و خۆشیانەوەکەنەوە زۆر کار بەرەوە ئێمە بەڕاستی بێ هەوڵ و کۆشتەکانمان زیاد بکەینەوە لە مەسلەی ژینگە لە تەموحی هیچ ژینگە پارێزیەکانیە ئێستا و ئەمانێ باشتر گەشتکن بە پێی خواستەکەی مرۆڤەکان یعنی ئێمە بۆ ئەڵێن تەموحمان زیاترە چکە مرۆڤەکان لە زۆربوونایە و شوێنەکانیش کاتێ زیادەکرێت لە زۆربوونایە بۆیە پێویستە ئێمە و دارانش کە ئەکرێ بە غاباتەکان نەبڕینەوانێ و لە ناو نەچێت و غاباتی زیاتر دروستکەین شوێنە بەرزایەکان بکەین بە غابات ئەمە خۆی زوو دەگەیەنێ بە مرۆڤەکان زیاتر ئمە نەچینەوە پەڕینەوانێ بۆ شوێنە بەرزەکان تەختیکەین و بیکەین بە شوێنی نیشتە جێبوون ئەبێ ئەو شوێنانە بکرێ بە غابات بە پیستاندادی جیهانیە ئەوە ئێمە نایڵین ئەوە یاسا و قانونی خۆی هەیەژین کە باسی ئەوە بەڵێ خات و ئامینە ڕاستە لە ڕۆژی ژینگەی جیهانیا چەندین سیمینار و پانێڵ لە کوردستان لە تەواوی جیهان ئەکرێت بەڵام کاتی ئەوە نەهاتووە کۆنگرەیەکی فراوان تایبەت بە پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان بێت یاخود تەواوی عێراق بێت لە داهاتوە کاری بۆ بکرێت هەڵبەت ئێوەی چالاکەوانی باری ژینگە جێپەرجەتا لەو بارەیە دیارە ئێمە بەداخۆی مەسەمە ئێمە بە خەمی ژینگەوەین ئەوەی من لەوانێ ئەو مەترسی من بزانم کەسێکی کە نەیزانێ ینی لایانی پەیوەندیدار بەوەی کە ئیشیشی تیاکە لەوانێ باسی نەکە یاخود زیاتر بە خەمەوە نەبێ
ئێمە زۆر جارکە لە کۆنگری زۆر جیهانی بەسراوە لە نیویۆرک لە ساڵی 2013 کۆنگرەیەک بەسترا ئەم کۆنگرێ بەداخەوانێکە ئێمە نەمانتوانی باشترین کاری بۆ بکەین و بین بەگوێی وڵاتانی جیهانە کە کاتێک ئەوان جەنگ دروستەکەن ئێمە زەرمەندی یەکەمین وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی عێراق کە گەورەترین زەرری کردو لە جەنگەکانە ئەوە ئێمە لێرایە بەرامبەر بەو جەنگەکە لە وڵاتەکەماکرێت ئەوە خواستم هەبووە بۆ ئەوەی کە هاوکاریم بکەن لە ژینگەکەمان چۆن ئێمە ژینگەکەمان بپارێزین ئەبێ ئەوان ئاگاداری ئەوە بن کە ئێمە بۆ هەموو ئەچەک و ئەسلحیکەی خاتە وڵاتەکەمەوە کە شەڕم بۆ هێنێتە ناو وڵاتەکەمەوانێ کە دژایەتی هەموو شتێک مەکە ئەبێ بێت بەپی ئەوە هاوکاری ژینگەکەم بکە من لە سەردانێکم بۆ وڵاتی ئەوروپا لە زۆر پەرلەمانەکانی کوردستان وکو ئەڵمانیا و نەمسا و هۆڵندا و نەرویج و ئەمانە راپۆرتی خۆم هەبوو لەسەر کوردستان کە ئێوە بۆچی هاوکاریمان ناکەن لەگەڵەوەی کە ئێمە بووینە ئەو مرۆڤەی کە ئاشتیمان خواست بۆ هەموو جیهان کە ئێمە شەڕی داعشمان کرد کە ئێوە بەمە دڵخۆش بوون کە ئێمە شەڕی داعشمانە کرد ئێمە بێ جیاوازی ژن و پیا ئێمە بەشداریمان لە شەڕی داعشا کرد بەڵام ئێوە هیچتان نەکرد بۆ ژینگەکەی ئێمە ژینگەکەی ئێمەتان پیسکردی ینی ئێمە ئەبێ خواستمان هەبێ لەسەر ئاستی جیهان کە ئەبێ ئەم ژینگەی بەرەو باشی بڕۆن و پاری زۆر باشی بۆ تەشخیص بکرێت و لایەنی پەیوەندیدار بە ژینگە ئەبێ خەمی نەبێ بۆ ئەوەی کە چی بکات و چی نەکات و ئەمانە و خەمی ئاوی هەبێ خەمی مەکاینی هەبێ بۆ ئەوەی کە خزمەتی ئەو سەوزاییەکە ئەو نەمامە بکە کە ئێستا لەسەر شقامەکان و لەسەر باخچەکانە هەیە ئێمە زۆر جارە بینم هەندێک لە پارکەکان ینی بە پێی پێویست ئاو نادرێ بەڕاستی بەرەو وشکایی ئەچن یاخۆ بڵێ بەرەو نەمانە ڕم بەپی ئەو کەش و هەوایە کە تێک ئەچێن لەبەرەوە ئەمە ئەبێ زیاتر خواستمان هەبێ و زیاتر بەڵێ ئەبێ زیاتر گرنگی پێبین و چکە مەسەلەی ژینگە ئێستا خەمی هەموو جیهانە بۆیە ژینگەی ئێرە بەسراوەتەوە بە هەموو وڵاتانی دنیاشەوانی بۆی ئەبێ مەخواستەکانمان لەسەر جیهان و لەسەر ئەو وڵاتانە زیاتر بکەین ئەبێ ئێمە نوێنەری زۆر باشمان بچێتەوە کۆنگرە گەورانەوانێ کە لەسەر ژینگە ئەبەستێ کە مەترسیەکان کە دروستە بێ ئەوان زۆر کات کۆنگرەکان لە کاتی نایاساییە دەست پێەکە لە وڵاتی ئەوروپا زۆرجار لە ئەمریکا لە ڕۆژئاوا لەمانە لە ئاسیا باسەکرێ باسی ژینگە ئەکرێ ئەمانە یعنی بەڕاستی وەکو نەخۆشی کۆڕۆنایەکێک بوو لە هەرە مەترسیەکانی سەر ژینگە بڕاست کە ئەمە خۆی هەندێک جار مەسەلەکان ئەو شتانش کە باسی هینەکە بە سیاسی ئەکرێت مەسەلی ژینگە بە سیاسی ئەکرێ بەڕاستی زۆرجار مەسەلی کۆرۆنا کە بە سیاست هاتە ناو مرۆڤەکان و مرۆڤەکانیشی لە نابر لەبەرەوە ئەبێ ئێمە خواستی زیاترمان هەبێ بۆ ژینگە و لە وڵاتانی جیهانیش بەهیوان بەوای چارەسەرکردنی سەرجەم گرفتەکانی بەردەم ژینگە لە هەرێم و لە عێراق بەگشتی خات و ئامینە ئەحمەد چالاکانی بواری ژینگە سپاس لە ستودیۆ لەگەڵمان بووی سەرکەوتوو بن هەمیشە زۆر سپاسدانەکەم.